لە هەڵبژاردننی ئەمجارەی پەرلەمانی کوردستاندا دەنگەکانی کۆمەڵی دادگەری بەرزبوونەوەی بەرچاوی باخۆیەوە دەبینێت و لە هەندێک ناوچەش با ڕێژەی لە 26 زیاد دەکات. ئەمە دەرئەنجامی ڕاپرسی ڕێکخراوێکی مەدەنیە کە لە چەند ناوچەیەکی هەرێمی کوردستان ئەنجامی داوە. سەرۆکی ڕێکخراوەکە لەبارەی ڕاپرسیەکەوە دەڵێت بۆ ئێمە شۆک بوو کە بینیمان ڕێژەی دەنگەکانی کۆمەڵ بەو ئاستا ڕووی لا بەرزبوونەوە کردووە. کۆمەڵی دادگەری دەنگەکانی یەکجار زیاد دەکاتن هەم لە سلێمانی هەم لە هەڵەبجە و احتیمالە لە هەولێرە هەندێک زیاد دەکاتن، بەڵام وەکو بڵێن زیادبوونیش بەرچاوە. ئەوەش بە پشبەستن بەو داتایی کە کۆمان کردەوە تقریبان لە هەر چار پارێزگای کوردستان تقریبان 2200 و شتێک داتامان کردەوە لە پیاوی فەقیر، لە پیاوی دەوڵەمەند، لە گەنج، لە پیر، لە مامۆستا، لە کەرتی تایبەت، کەرتی گشتی، ئەوانە بەو شێوازە قسەیان کرد. ئەنجامەکان زۆر باش دەرچوون و هەروەها بنسبەت هەموو قوارە سیاسیەکان هەرێکە و دەنجی خۆی هینا، بەڵام ئەوەی کە شۆک بوو بێ ئێمە کۆمەڵی دادگەری بوو. مامۆستایەکی زانکۆ لەبارەی ڕاپرسیەکەوە دەڵێت ئەو دەستگایانەی کەوە ڕاپرسیان لەگەڵ واقعدا یەک دەگرێتەوە لە داهاتوودا زیاتر دەبنێت جێگەی متمانەی هێزە سیاسیەکانی کوردستان. لەبارەی بەشداری لە پرۆسەی هەڵبژاردنیشدا دەڵێت هەمومان پێمان وایە حکومڕانی بەرەو لاوازی دەچێت، بۆیە پێویستە هەموو ئەو هاوڵاتیانەی مافی دەنگدانیان هەیە بەشداری لە پرۆسەکەدا بکەن. تقریبان یەکەم تەجروبەیان تەواو بڵێم تەجروبەیەکی جوان کراوە. دەتوانن ئێوە خۆتان ئەنجامەکانتان لیستە بینی، دواترش ئەنجامەکان لە واقعا دەرەچێت چەندێکە چەندە نزیک بێ لە یەکتری. اینجا بۆ جارێک دیکە ئەم دەستگایە یان ڕێکخراوی SOS ئەوەندە متمانەی زیاتر بەخۆی ئەبێت یان ئەو کاتە ئەنجامەکانی دەقیقتر دەبێت ئەو توانێت ئیشی جوانترشی لەسەر بکە. زۆر گرنگە ئێمە هەموو هەر کەس لەڕاست خۆمانەوە گلەیەکەین ئەڵێن حکومداری لە هەرێمی کوردستان بەرەو لاوازی ئەچێ، اینجا ضروریە ینی هەر کەس ڕێی خۆی بدا بۆ چارەسەرکردنی ئەو کێشانە. ڕاپرسیەکەی ڕێکخراوی سەرد کادەری دەخات ژمارەی دەنگەکانی کۆمەڵی دادگەری ڕوو لە بەرزبوونەوە دەکەن، پشتی بە سەنتەری پارێزگا و قەزا و ناحیەکانی کوردستان بەستووە. لە ڕاپرسیەکەدا زیاتر لە 2200 کەس بەشداریان کردووە. ڕاپرسیەکەش لە 21 ئاب بۆ 15 ئەیلولی ئەمساڵ بڕێوە چووە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.